ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ هەندێک قسە و باز دەکەن لەسەر ئەو ڕەوشەی سەری ساڵیشتان پیرۆز بیت هاوڕێیان، چ ئەوانەی ئێستا دێنە ژوور یان دوای ئەوە جێمان لێ ڕادەگرێن. سەری ساڵتان پیرۆز بی، ساڵێکی خۆش و شاد و خۆشگوزەران ببەنە سەر و ساڵێکی جوانە هاوڕێیان 2025. ئەم گەنج بووم، هەموو خەونم ئەو بوو ساڵی 2000 ببینم. ساڵێکی زۆر تایبەتمەندە بە خۆتان دەزانن. 2000 ینی کەم کەس لە ژیانی کەم کەس تووشی 3000 دێتەوە بەنمونە. چکن ئەو فترەی ما هەر ئەوە هەبوو، مردن و کوشتن ئەو سەردەمی بەعس یان دەبا بێ پێشمەرگە، ئەم لە زانکۆ بووم، یانی ئەوە خەونم بوو، یان دەبا بێ پێشمەرگەیان لە عسکەری دەکوژڕای، ینی کەمی دەردەچوو. ئەجە خەونم بوو بە ساڵی 2000 ببینم، کەچی وەڵا برادران 2000 لە ناو سوید بووم، مانگەک پێشتر گەیشتمە ناو سوید، لەو ستۆکۆڵمە یادم کردەوە. ئەوە 25 ساڵیشە زیاد دەژیم لەو ئومنیەتەی خۆم، 25 ساڵیشە زیاد دەژیم. 2025 دەم بەخێر بێن، بە هیوان ساڵێکی خۆش ببینە سەر. من دڵخۆشم، دڵنیام ڕۆژ باشتر دەبێتن لەو وەزعی ئێستا هەیە، بە تایبەتی لە بواری نیشتیمانی. هەموو ئەگەرەکان بەرەو ئەو ئاراستەیە دەڕواتن. بەخێر بێن هاوڕێیان، ئێستا دەست پێ دەکەین هەندێک قسە و باز دەکەن. هاوڕێیان یعنی زۆر سەیرە، سوسیال میدیا زۆربەی یعنی ئامانجیان ڤیووە، یان ئەوتە بە دوای بابەتی ئەوەندە تافێ دەگەڕن. کورد کاکە کچەک دوێنێ لە ناو هەولێرێ خۆی ڕوت کرد، جل چی قچە کرد بووە، دنیای خراکردی. کورە بابە بیر لە مەعاش بکەوە، بیر لە ڕۆژئاوا بکەوە، بیر لە ژیان گوزەرانی خۆت بکەوە، مەسئول کو دەژی واز بینن بەو بابەتە تافیانەی مەشغوڵتان دەکەن. ئەوانە گرنگن بەڕێزان، ئەوانە گرنگن، نەک ئەو بابەتە دروست کراوانە. ئینسانە جلکی سورە بەردەکە چاوی دەرێ، یعنی هەر کەسە ئازادە. لێرە هەرچی جلک و ڕنگ و ئەوەیە بەس کەس تەدەخل لە ژیانی کەس ناکاتن، دەگوارەی لە جێ و کە پووی ئەوە کردی. ئەمەش ساڵ یەکەم لێرە هاتین ئەوەمان، بەڵام دوای ئەوەسمان پێ کرد کورە بابە قانون و سیستەمەکە گرنگە، ئەویتر فشەیە ینی ئێستاگە ژیان و بەڕێوە دەرەچی ئەوەیت کە خەڵک ژیانی تایبەتی خۆیت چی دەکات چی ناکە، فەردەک چییە؟ ینی ئەمن بێم مداخلە لەسەر ئەوەی بکەم، بەس مداخلە لەسەر ژیانی ڕۆژانی خۆم نەکەم کە قوتم لێ دەبڕدرێت، کە ئیهانە دەکرێم، کە نیشتیمانەکەم پارچە دەبیست. بۆیە هاوڕێیان یان کچە کاتیە لە خۆی بە تەلەفوزی خۆی ئۆ مایگات بنمونە ئاو نییە و ڕسەر مڕشک و ینی ئەوە چییە؟ تعبیرێکی خۆی، ینی ئەوەی خۆی بە تعبیری خۆی کردی. قسەکەی زۆر منطق و ڕاستە. کۆمەڵێک جاشی پارتیەکان کردیتیان هەڵە بابە وەرم بە ملیارها دۆلار دەدزرێ، وەرە سەرسەری وەرە قسە لە سەوەی بکە، وەرە قسە لە سەوەی بکە. 80 ڕۆژە دووموچە نەدرایە، دووموچە نەدرایە کە بە لە شاو پارە دێ دەی قسە لە بۆ من لەسەرەوە ئەو کچە فەقیری دەکەی، بەس غیرەتت نییە لەسەر دزینی 10 ملیار دۆلاری ئەو میلەتەی بکەی. ئەو چ مەخلوقە کە بە خۆشیان دەرێن ڕۆژنامەنووس، سیاسی، ماڵپەڕ. کورە بابە ژیان کۆمەڵێک پرەنسیب و ئەخلاقە، ئەگە ئەوەت لێدا ماڵی هیچ نامینێ، هیچ نامینێ. بەڕێزان ئەوە بەڕێزان خەبەرێکتان پێ بڵێم بەرلەوەی بچینە ناو لەسەر شاسواری. یەک تەعەن ماڵی بارزانی 3 فڕۆکەی تایبەتیان هەیە، ئەوانەی 8 نەفەری یان 10 نەفەری، 8 نەفەری یان 12 نەفەری. 8 نەفەریەکان ماڵی بارزانی مەسعودی قلیان هەیە بە خۆی کوڕەکانی. هاوڕێیان تۆ سەمەشای سەخافەتی نێچیر بکە. نێچیر بە تاقتەنێ 3 هەیە، 2 پریڤاتی هەیە و 8 نەفەری 12 نەفەریەکان. 12کە لەو خۆیتی، 8ەکە لە بۆ ژن و کوڕەکەی و هەندە جار دەداتە یارمەتی خەڵکی کەش پێ دەدا. زائیدەن ینی 2 8 و 10 هەیە، 12 هەیە پریڤات، ئەوە لە مەعبەنی وڵاتان دێ و دەڕوە. مام ناوەندی ینی گچکەیە. یەکە هەلیکۆپتەرێکی گەورەشی هەیە، ئەو دیتان یعنی 3 هەیە بە تاقتەنێ ئەو نێچیرە. تەعەن ماڵی بارزانی قلیان هەیە، مەسعود و کوڕەکانی قلیان هەیە.
سعری ئەوانە ئەو پاڤلیش قوڵەشی هەیە 50 لۆ 70 ملیۆن دۆلارە یعنی ئێستا بە فەرمییان ئەوەی کەزاندرایە تا ئێستا چار هەیە چار فرۆکەی تایبەتی باشە پاریان لە چێ بوو ینی بە پاڤلیەوە با برێن لە بۆ ماڵی بارزانانی لە بۆ نێچیری وەڵا ئەو نێچیرە لە ڕاپەڕین هاتبۆوە یعنی ئەوە دەوڵەمەندێک لێ بازکن وتی هەموو خەونی ئەوە بوو 50,000 سویسری لە گەنبی شتێکی خراپ بوو بەهەرحاڵ نێت خراپە گوایە هاوڕێیان ئومنێتی و 50,000 بەهەرحاڵ ئێستا مانگێک لەمەوە بەر دوو قڵ بەڕاداندرایە مناڵی بەرپرسەکانە ئێستا بوویتە منافەسەی فرۆکە کڕین هەشتی کەیان بە ڕاداندایە دە فرۆکە بەڕاداندرایە کە هیچی سعری لە 50 لە بۆ 70 ملیۆن 80 ملیۆن کەمتر نییە ئەوانەیەک لە شەریکاتی فەڕەنسی لە شەریکاتی تورکی بەڕادانیاندایە بەڕادان واتە بەکرێ یعنی ئەوەیان کردیە کە لۆیان دروست بکەن یان ئەوە تا لۆیان بکڕن دەکردرێ ئەوە لە مانجی لەو وەختی ئەسەد و ئەوانەش هەفتەشکە زیاد بووە بێم نەتن بە کەیف خۆیان ناترسیان هەیە دیتان ئەو عەقدەی لەگەر خەستەخانەی ئەوە سوودانی چ خەستەخانەشی گەورە دەکاتەوە مەسرور بارزانیش خەستەخانەی ڕزگاری کە ئی فەترەی سەدامە هاوڕێیان دەزان هەموو خەستەخانە گەورەکان حکوومیەکان ئی سەردەمی پادشایەتیە عەبدولکەریم قاسمە ئی سەردەمی سەدامە ئەو دەسەڵاتە 34 ساڵە یەک خەستەخانەی گەورەی دروست نەکرد زۆربەی هەرە زۆری مەکتەبەکانیش ئی سەردەمی ئەوانە کەسی ئێستا مەکتەبەکانیش دەفرۆشنەوە بڕوان پێ بکەن دەیان مەکتەبیشیان فرۆشتەوە کە حکومی بووە بێشەڕەفی بێ ئەخلاقیەتی ئەوانە لە سنوور بەدەرە خەستەخانەی ڕزگاری لایەکیان فرۆشتیە خۆ بە بەڵگە هەم ئەمە بڵاومان کردەوە هەم خەڵکی تریش ئەوەی کرد ناچی خەستەخانەی حکومی دروستکە بەس دەیان پریڤاتیان دروست کردیە دەیان قوتابخانە و شتی ڕاقی پریڤات دروست دەکە پارە لە شێبی بەس خەریکی ئەوەنە ئەجە دە فرۆکەی تایبەتیان کڕیە لەو خۆیان و کوڕەکانیان من ناوەکانیان نازانم بەس بڕوا بکەن ئەوە زانیاریە نەوەک ئەوەیە لە فەڕەنسا و لە شەریکاتی فەڕەنسی و لە شەریکاتی تورکی دێدە دەستیان لەولا ئیقامەیان ببورن ئەو خەستەخانەی ڕزگاریان لایەکەوە کرد کورە لەولایە ئەو پاسەوانی سنوور بە ڕۆژ ڕووناک 27 ملیۆن دیناریان دەدرێتێ لێیان جرا من دوێنێ بەڵکەم بڵاو کردەوە دەرێ بڕۆ پارچە ئەدیان بدەنێ پارچە ئەرد لە شوێنی مردی 500 دۆلاری ناکاتن 27 ملیۆن دۆلاری دیناریان لێ دەبەن لەو هەموو پاسەوانی مەلاکان 1500 کەسن 30 لە پشتیوان سادق تەعین کردیە پشتیوان سادق تەعین کردی کە بووینە پارتی تا ئەن سەبا حەمەد دەمێ یەک پەیامت دەمێ 3 ڕۆژە دەنگت شتوم نەکنە 8 دقیقە قسە دەکەی دەرێ کلیلی کردنەوەی دەرگای تەعین بوون ئەمن دەزانم چۆنە ئەوی دەشێوێ کلیلەکەی دەدەینێ کلیلەکەی دەینێ یعنی وەرە ببە پارتی ئۆبی یعنی ئەوەی مەلایەک ببتە پارتی دەیکەنێ ئەو سەبا حەمەدا بوویتە پارتی ئیتر کلیلەکەیان دایە بڕۆ ژۆرێ لە خۆت ئەوە بی ئەو بێ ئەخلاقێتە شەیە لەسەر ئەو دوو کەیسە ڕادەوەستین بەس بە هیوام هەم پۆلیس کاکە 27 ملیۆنت لێ دەدەزرێ ئەی هاوار تۆ چ پاسەوانێکی ناتوانانی پاسەوان لە معاشەکەی خۆت بکەی لە یارمەتیدانێکی خۆت بکەی یعنی بەڕاستی عیبە کاکە کورە بابە وەڵی وەزعەکە بەو دەرەجە نییە قەرەمی خۆتان شکاندی ئەو هەموو ڕائید و ناوەیە پارەتانێ دەدەزرێ معاشتان نادرێت کورە کاکە قسەک جوڵە بکە بە قوربان غیرت لۆ چ وەختە چی هەیە ئەنی ئەتو ناتوانانی معاشی خۆت وەگری چ دەی فشەفش دەکەی سێ نەزمەی سار نەزمەی لەسەر شانی خۆتدا دەدەی نەوێری بلێت نە باشە هەموو مامۆستایەک لە هەولێرە دۆهۆرش دەتوانی خۆ بنووسی بەڵێ بۆ موچەمان هەر بەس تێکستێک بنووسە یعنی ئینسان جاریوا دەرێت لۆ چێ خۆتمان دیکە بە جددی خەڵکە معاشی خۆی نادرێتێ قسە ناکە نابێری بنووسی موچەم دەوێت تەواو موچەم دەوێت تەواو خۆ دەتکوژی کورە بابە وەڵی بە ویژدان بڵێت بۆ دەرەجەش پارتی ئەوە نیە هەرچی قسەیەشکە ناوقەدی خۆتان پساندیە یعنی ڕەوشەکە بەو شێوە نییە وێ هەیە تەلەفۆن لە بۆ من دەکەن ڕۆحی دەچی تێم دەگەی کاکە بەو حەجمانە بە ویژدان بڵێ سەدان کەس ئەم بە ئاشکرات لە هەولێرە تەلەفۆنی لۆ دەکەم تەلەفۆنم لۆ دەکا پارتیژ ئەوە نییە پارتی هەندێک تەوقیتەیە وە کۆن ئەو هەفاشی بوو ئێستا ئەو باوکەی مرد کاکە شەق لە یەکە چی دەدا دنیا خرا دەبی بە قوربان هیمەتەک بکەن
ئەمە ناڵێن بڕۆ سەجادەی ئینتیفازەی بکە بەس بەو عەجمەش نییە ناوقەتی خۆتان پساندی هەموو ناوقەت یەکتر دەپسێنن بابە مێلۆ خەمی گشتی مێ دەدەنگ لۆ موچەی خۆت وەرەدەنگ لۆ بابت دەگیرێ برات دەگیرێ زوڵمی خانیت لێ دەکرێ ئەی هاوار وەڵڵاهی تکاتان لێ دەکەم تکایەکی برایانە بەر لەوەی ئەو بم کاچ خۆم زەوی لێ داگیر دەکرێ بابوو برات دەگیرێ و دەکوژێ تێم دەگەی ئیهانە دەکری تەلەفۆن لە بۆ من دەکاتن تکایە کەس نەزانی تکایە کەس نەزانی کاچ خۆم ئەتوو غیرەتت نەبی لەسەر زەوی خۆت لەسەر برای خۆت باوکی خۆت بەجێ ئەمن لۆ بێم دوژمنکاریەکەی تووشی خۆم کەم لەوە دەزانن هاوڕێیان ئەما و تەلەفۆن و ئەو شتانە دەکەین سەرێشەمان توش نابی سەرێشەمان توش نەبووە شەڕی ئەو هەموو فرعەونە بەمە دەڵێن لەوەی بدە لەوەی بکە لەوەی بکە وەک ئەوەی نییە ئەمە گریندای زەر بین کاکە ئەمەش بەشەرین ئەمەش دەیان چشەمان توش بووە دەیان سەرێشەمان بۆی غیرەتتان هەبی هەندە شتێ من ناڵێم بڕۆ ئینتیفازە بکە بەس پێت دەکرێت و ئەو هەموو مەسوولە فشەکەرە هەموو چەند نەجمەی لەسەرشانە پارەیان لێ دەدزرێ معاشیان نادرێتی کوتخوا کو دەکرێت بەو دەرەجەی بێغیرەت بن یعنی هیمەتە کاکە یان ناو قەدی خۆتان پساندیە پارتی کورە لە پارتی گەچێتی فشۆڵتنینە بە شەرەفم هەفتەش کەلۆتان باز دەکەم یعنی چەندین جارە ئەمن ئەو پارتیوێچێتی ڕەزیل سەفیل بکەم دەستگا ئەمنیەکانیان دوالۆتان باز دەکەم ئەو بابەتەوەنی پارتیێکی جن لێتان دەترسێن وەڵا لە خۆبیشاندانی دەکەسی دەترسێن لە دوو دەنجی ناڕازی دەترسێن ناقەت یەکتردان پسان قسە نەکەی وانەوەنە کورە کەس لە ناو دەستگا ئەمنیەکان کەس لە گەریان نیە تەسەور کەم بە گۆڕی بابم دوێنێ کوڕە ئاگادارە بە من دەڵێ قادر بەقەت لە ناو دەستگای ئەمنی پارتی لە زۆر خۆشەویستی باشە ئەو دەستگا ئەمنی هەمووتان لێی دەترسێن ئەو دەستگای ئەمنی ئەمە هەموو ڕۆژەوە کاکە بەو شێوە نیە بە قوربان هیمەتەک بکەن لە خۆتان هەر ناوقەت یەکتر هەر بە خۆتان بوونە دەستگای پاراستنی یەکتر دەترسێن هاوڕێیان بینە سەر شاسوار عەبدولواحید شاسوار عەبدولواحید ئەوە ڕۆژێک دێنە سەر ئەو عەین و حائەی هەولێرش قسە دەکەم زۆر عەیبە یعنی ئەوە ئاو هەوایە سلێمانی خەڵکی سلێمانی ئەو بەشەکیان ئیستفزازی زۆر هەولێر دەکەن هەولێریەکانی جوان مەسەلەن شاسوار عەبدولواحید بەس ئەگەر گوتت عەبدولواحید ئیتر دنیا لە کاتێکداوە لە زمانی کوردی نییە هیچ عەیب نییە ئینگلیزە چ نازانی برێ محەممەد دەڵێ مخەمەت ئەوە لێرەیە بە سویدێکی شەندە وشەی هەیە نییە ئەوە هەوایە لە هەولێرە هەتا نزیک قەڵاتزێ ئەو غەڵەتەیەکە سلێمانیش نازانی برێ سە و ثە نازانی برێ لە زیاتی برێ ثلاثە دەرێ سلاسە تەحەدایان دەکەم هیچ عەیبیش نییە ئەوە هەوایە بێتان مەبن هەندە شت هەیە هەیە هیچ ڕەخنەی نییە لە ئێمە لەو هەولێریەکان وەڵا ئەو عەین و حائی دەکەن تەنها ئومێد خۆشناو جارێک ئەوەی کرد کوێتم عەیب کە عەیب بە خۆت هەولێری ئەوە ئاو هەوایە وشەکە لە کوردی نییە یعنی هیچ عەیب نییە ئەگەر هەر یەکێک غەڵەتی کرد یعنی عینە چی کردە ها چی کردە عین لە کوردی نییە لە زمانی کوردی سلێمانی تەحەدایان دەکەم برێن ثلاثە یان بە ساتوە برێن نازانن کاکە ئەوان چ نازانن بچینە سەر شاسوار هاوڕێیان هێلکەبارانی شاسوار عەبدولواحید کرد ئەم حەزم نەدەکرد بە زۆر داوا لە من کرا زائیدەن شاسواریش ئەو دوێنێ هات هەندە چەواشەی کرد یعنی بەجددی و لە هەموو گرنگتر هاوڕێیان ئەمن بۆ خۆم یەک لەو کەسانم بە خۆتان دەزان ئیش لەسەر تێکشکانی تەقدیس دەکەم و دەمەوێت خەڵک یعنی ئەوەندەی پێم بکرێ خەڵک کەس تەقدیس نەکە هەموو کەس قابلی ڕەخنەیە بەس ڕەخنەش فەرقە سوڵتە لە چێ حزبەک کە بانگەشەی ئۆپۆزیسیۆن دەکا لە چێ نووسەر و ئەدیبە چش لە چێ کە من ئەوە بڵێم یعنی ڕۆشنبیری کوردیش کاکە فاشلترین گروپن هیچ زیان پێ نییە بەس دوقەدوق دەکەن دووکە یعنی ئەو نەخۆشیانەی لە دەسەڵات هەیە بە سەد قات لەوان زیاتر ئەوجا دێ نەسیحەت دەکاتن نەسیحەتی ئێمە دەکاتن جغارەکەی دەچێشی پێکەکەی شەوان عادی دەکات دەبی وابی کۆمەلگای کوردی وابی کورە فشەکەر وەرە بە خۆت بزانت چ دەکەی بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە کەس قاب ئەوە نیە شاعیرێکی جوانە ڕەخنەگرەکە هونەرمەندە کە ڕەخنەی هاتە سەر دەبێ بیکەی ئەوە نییە بڵێ بەس دەسەڵات نەخێر هەموو گروپ و چین و توێژەکە بەڕێزان من یەک خەڵ بڵێم ئەو دەستم بەو تەلەفۆناتانە کرد یەکێک لەوانە بەوێ دەنگ و تووڕێیەکانی خۆمان تێکەڵ چێشەکە من هەزار جارم گوتی کاچ خۆم ملیۆن جار بڵێمەوە ئەوە تێکەڵ چێشەکە ناوە خەباتی جەماوەری ڕۆژنامەنووسی
لە ئەوروپا هەیە و دەبینە سەرزادەی سەرۆک وەزیرەکان دەگرن لێشیان دەدەن وەکو ئێمە لێشیان دەدەن بەرپرسە حزبیات کەسایەتەکە یعنی ئابڕووی دەبن ئەوە نییە بڵێ بەس لەبوو مەسئول تەلەفۆن دەکەنەوە پەیامی خۆمان بگاتی من یەک جوملە دەڵێم ئەوەی کە شاسوار بانگەشە دەکە گوایە بڕیار بۆ لە گەریاندا بنیشیوە ئەمن بۆ خۆم ئەگەر مەسرور و پاڤل بێنە ئێرە بڵێنە من ئامادەین لەگەرت دابنیشی دوو زاریش تەرحم کردۆ مەسرور بارزانی ئەگەر مەسرور بێتە ئەو سویدە بڵێ قادر وەرە لە ستۆکۆڵم لەگەرم دابنیشە بەسیش بکە بەس بکە پاڤل بێ بڵێ وەرە دانیش دەدەنیشین بەس بکە ئەمن دەچم لی نادەم یەک کێلکەشی لێ نادەم بەنمونە ئەوەکو پرەنسیپ چکە خۆ من ئامانجەوە نییە بە سێلکەکەی لێ بدەێ ئامانجەوەیە پەیامەکەی خۆم بگەێنم ئەو قسانەی کە دەیکەم دەچم پێی دەڵێ یعنی مەسرورە پاڤلە هەر یەکەکە ئەوە یەک دوو ڕاستە دەسەڵات سابتە دەسەڵات بڕیا لەدەست دەسەڵاتە لەدەست هیچ حزبەشکێنیە لەدەست پاڤل و مەسرورە ئەو دووەنە بەڵام ئۆپۆزسیۆنمانەوە نییە ڕەخنەی لێ نەگیرێ ئۆپۆزسیۆنمانەیەوە نییە کە خیانەتی کرد کە بێدەنگ بوو کە ڕەفتاری کرد کە دکتاتۆر بوو لە ناو ئۆپۆزسیۆن ساو لە ئۆپۆزسیۆن بیوابی ئەی بستە ناو دەسەڵات دەبیت چ بکاتن بۆیە شاسوار نەک بە دەرنیە یان ئەو پاساوانەیە ناتۆم خۆی و جەماوەرەکەی وەڵا ئەوەی ملک و ماڵی نەدزیۆ وەڵا ڕاست نییە ملک و ماڵیشی بردیە بەچ بوو دەوڵەمەند بوو بەس بڵێن شاسوار دزە گەورەکەی نەخێر ناوڵە سەدانی وەکو شاسواری هەنا شاسوار باشە دێ ئەو بزنسەشی تەرخان دەکە لە NRT کە NRT شتێکی پۆزەتیڤە و بۆ زان هەڕێیان من کە ئەوە مانگێک زیاترە ڕەخنە لە شاسوار دەگرم شاسوار چەند جار جوابی لە بۆ مە ناردیە پارەتان دەوێ یارمەتیتان دەوێ چەند جار یعنی ئەمەیان برتە سەر شاشەی کە کەم کەس دەوێری یعنی ئەو شتانە بڵێن بەس کاک شاسوار بە قوربان خۆ ئەمە خەبات دەکەینە بۆ مەبدە خۆ ناکرێت چاومان ئەوە بکەی کز بکەی وەڵات چییە ئەو دووسێ چاکەتەیە تەوان هاوڕێیان ئەمە پارەمان ئەم بۆ خۆم ئەو برادرێک ئەو کاگڕازدەر و کاکمەکیش بڕتحەدا دەکەم پارەمان لەو حیزبانە وەرگرتبی ئەگە وەرمان بگرت بە زمانمان درێژ نەدەبوو لەسەر شاسواریش بەس تەڕحی کردی ئەلحەق 2000 بەگوت چتان دەوێ بەس ئەوە هەموو ئەوەمانەیە ئەوە نییە ئەتو بێدەنگبی لە بەرامبەری چیە چاکەی هەیە چی ئەتوی برتە سەر شاشەی نەخێر ئەمن هەموو پارتی وێچێتەکان چاوڕێ من زۆربەیان جیلی ئێمەنە ئەو شەڕەشیان نەگە دەکەین مەبدە جودایە زۆر ئەم تەلەفۆن لۆ خەڵک کردیە خەرچی منتیقەی مە بووە چاکەی هەبووە لە گەرمان هەندێک شت خۆم پاراستیە ینی هەندەشت ناتوانم ئەم خەڵک چاکەی زۆر گەورەیە بووە لەسەر من خۆم لێلایەدەم با خەڵکەشکە بیکە بەڵام کاکەوەمانەوە نییە تو لەسەر ڕۆژ ئاوا بێدەنگبی ئێستا دێمە سەری قسە ناکرێ نیان بێ ئۆپۆزسیۆن دوو چاکەت هەیە لەگە من چاوم بچقێنم هەرچت کرد یان ئۆپۆزسیۆن وەکو خەڵکە گەڵێ وەڵای ئەوە لە ئۆپۆزسیۆنێ دزی نەکردیە وای نەکورە بە جەومانەوەیە وسکردبی چاو بچقێنی ئەز ئەوە لە ئۆپۆزسیۆنە ئەگەر مووقفی نەبی لەسەر ڕووداوەکان کە ئێستا دێمە سەری ئەمن بچم بێدەنگ بم ئەگە بستە ناو دەسەڵات چ دەکا ئەو سیستەمە ئیشکردنەی شاسوار عەبدولواحید وەرە بزانی چ هەیە ئەوە ڕێکخراوە حیزبە باش ئەمەش کاکە چاودێرین لەسەر وەزعی ئەمە ڕەق نەگیرین وەرە پێم برێ ئەو جوڵانەوەی نوێی چێت چەند سەرکردایەت هەیە ئۆرگانەکانی کووە وایان نا یعنی میدیای ئەتوو بڕیار دەدەی نازای مەسوول ڕاگەیاندنەوەی نییە چێە بەجددیمە یعنی کو بڕیار دەدرێت چێ ئەو سیاسەتەکە دەچێ ناو هەموو پەیج و ئەکاونت و میدیای ئەوە بەس تەقدیسکردنی شاسوارە تەقدیس وای گوت ئەوای کورە باکەکەجان ئەمە نامانەوێ نەوشیروان مستەفایشکە ئەوە بی ئەگەر نەوشیروان لە 2009 ئەوەی کرد ڕەخنەبارانمان بکرد باە هاوڕێیان ئەو شکست و ئاش بەتاڵە گەورە و ئەومان توش نەدەبوو بۆیە دەبیت تەجروبە لە گۆڕان وەربژیرێ کە نەوشیروان بە سەدقات لە شاسواری مۆدێرنتر بوو ئۆرگانی هەبوو پەسوڕای هەبوو و سەقافەتی نەوشیروان و سەقە بەس غەڵەت ما کرد بۆیە ئەو بەڵایە توش بوو وەرە شاسوار بە ئێمە بڵێ حزبەکەت چییە هەر بەخۆتی بەخۆت و سروەی لەولا بڕیارێک دەرەکە کەس ناوێری برێ لەل نە سەرکردایەتێکی هەیە نە ئۆرگانێکی هەیە NRT بە تەعلیماتی شاسوار بەڕێوە دەچی تەبیعی ئەوەش حەقە چڕەوای خۆتی هەوی ڕەخنەی لێ بگری هەر ڕەخنەیەک بڕوان پێ بکەن شاسوار
شط بليده بلدي خاطر ليستي رشي كودا كليك عاك خمتو اوبوزيوني هي قبل تشوني مسروري تصدقي شوني مسروري تصدقي اميش زعما يجون في اداره ولا ما يبه بس خلكك رخنا السياسي اللي دقري لو دعودك هاوريان شاسوار بويا شاسوار بدرني للرخنا او دبين لديان شوين اوبوزيون كان خلق لا هێزە ڕاستیستەکان دەدات دژیانن مزاحرەیان زدی دەکەن بە نمونە دەڵێم لە فەڕەنسا لە دەیان وڵاتیت کە خۆپشاندان کرا لەو سویدەیمە چەندین جار ئیهانەی ڕاستیستەکان کرا لە ئۆپۆزیسیۆنیش ئەتومانەوە نیە ئۆپۆزیسیۆنی هیچ قسە نەکەی خاڵی دووەم شاسوار ئەڵێ خەڵک تاان ئەو لەو دەنگەی باسی کردێ گوایە لەگە یەک کەسیتی بەڵام گوایە لە پشتەوە دەنجی تر هەیە لەگە کۆمەڵەشتی ئانە هەموو پارەی وەردەگرن لە دەسەڵاتی شاسوار ئەمن بۆ خۆم تەحەدات دەکەم ئەگەر لە تووشم وەگرتوی ئەگەر لە هیچ کەسە تووشم وەگرتوی و هەر کەسێک وەڵی لە ژیانم دوو یان دوو جارم لە دوو دەوڵەمەند وەرگرتێ لە بۆ ئاژەڵ دۆستەکان ئەویش خۆیان کوشت 800,000 دیناریاندا باشە دوو جار بە ئەوەم گوتیا کابراش کەشە بوو الحەق مردە بەس نامەوێ ناوی بدەن لە بۆ زیندانیانی بادینان پارەم وەگرتیە تەحەدا دەکەم ئەگەر لە بوو یەک بە پێچانەوە 10 پارەم لەو 25 ساڵی لە چاک و عەبدەی شوبات ئەگەر 180 ئەو برادرانی چاکەن برادرانی گروپی عەبدەی شوباتیشن ئەو پەیز و ماڵپەڕەی عەبدەی شوباتیش ئەگەر 199 لە سەمن نەبوو قەزدم بەس يعني پارەمان نەگرتیە فەرموو بۆ وێرە ئەگەر ناڵی پارەیاندایە بۆ فەرموو دەڵی چالاکوان وەت گوتیە پارەیان و پارەوە دەگرنە ئەوروپای بۆ فەرموو نابوودا وەرە ناوی من بدە وەرە ئەگەر جورئەتێ بەس وەرە ئەمە پێت دەڵێن ئەتوو پارە دەدەیە خەڵک پارە دەدەیە خەڵک 5,000 پاوەند نادەی 1,000 دۆلار دەدەی ئەبوو چۆن شاسوار لەنا ئەو میدیایە ئەبوو چۆن وەرە ئەمە ناوت دەدەینێ و پێشت گوترا ئەوانە زمانی ئەبوو چۆیە نابی بێتە ناو سۆسیال میدیا خراوڕێیان پارتی دەمی ئەو بووچیچۆ ئەستێرە و کورە ستارتی تۆ و ئەو زمان پیسانە دەکا بەرمونە دەیان لەو زمان پیسانە دەکا فرێدایتە ناو سۆسیال میدیا شاسواریش بە هەمان شێوە دەکە کۆمەڵێک بادینی هێوەرە ناوت دەدەینێ و ناویشت درایتێ و تۆماری دەنجیشت لۆ ڕەوان کرایە شاسوار ئەبوو چۆیەکن جوێن ئەزانی دەڵێن چند دەرێن هاکان فیدان 5 ژنی لە قەندیل هەیە بەنمونە جوێنی خوشک و دایک دەدەن شاسوار مانگانە 1,000 دۆلاریان دەداتی خوا شەرم لە خۆت ناکەی ئەمە ئەگە دەڵێی ناوەکان دەڵێن جارشکە باشە کۆمەڵێک گەنجن پارەیان دەدەیە بەس سێمەت قوسەنات دەکەن لە کاتێکدا ئەخلاقیان ئەبوو چۆیە بەڵام بەوانە دێن بە کەیف خۆیان مەسەرن دەستیان خۆش بێرەخنە لە پەکە بگەن بەس ئەو جوێن و ئاسنزمە بە ئۆجەلان و بە ئەوە دەدەن 1,000 دۆلاریشیان دەدەیە بەڵام ناوێری یەک کادیرێت تەحەدا دەکەم شاسوار ئەگە جورئەتی هەبیتن ڕەخنە لە حکوومەتی تورکیا بگریتن مەتع سەنایی نەک گەریلا بکە شەرڤام بکە کە ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل و هەموو ئەوانە مەتیان دەکەن بەس جەنابەت لەناو کۆمەلگای کوردی تەنانەت بە ئاستی یەکگرتووش کە عیلاقەتی ئاوایە قسە ناکەی شاسوار لەو باسی ڕۆژ ئاوا ناکەی تۆ حیزبەکی ئۆپۆزیسیۆنی ئیشی تو ئەوەیە دیفاع لە قەزەی گەلەکەشت بکەی کورد سویدی و ئەڵمانی و فەڕەنسی نییە مشکلەی گەلە چییە هەموو کورد خەریکی ڕۆژ ئاوایە جەنابەت نەک بایکۆت لە میدیاکان کرد هاوڕێیان ئەوە شاسوار ئەوە قیادەکانیان دەبڕۆ تەحەدایان بکەن ئەگە جورئەت بکەن ئەوانەی لۆگۆنە بابەتێک دژی تورکیا بنووسن بابەتێک مەتع سەنای ڕۆژ ئاوا بکەن لە ئەو خیانەت نییە شاسوار ئەفەندی لە ئەو شایستەی ئەوە نییە هەڕسوا بکرێ باشە ئەمە گلەیمان لە پارتی خۆ هەر مەسەلەی دەستیەکە نییە جێشی تورکیا وەرە شاسوار بە خەڵک بڵێت 2 ساڵە جێشی تورکی لە کوردستانە چەند راپۆرت لەسەر کردی وەرە شاسوار پێمان بڵێ ڕێیت لەسەر ئەردۆغان چییە وەرە بابە تۆ هێزە چێ ئۆپۆزیسیۆنی خۆمە ڕەخنە لێ دەگرین جوێنت پێ نادەیت وەرە شاسوار پێمان بڵێ بۆ کۆپی پێستی ڕووداوت دەکرد لە ئینتخابات تەزویرت دەکرد ئەگەر لەو پرۆژەی تورکی لەگە پارتی تەنسیقت نەبی بەوەی کە 15 کورسیان دای کە من دڵنیام ئەگەر ئینتخاباتەکە دەقیق بە 20 کورسیشت دەینا خەڵکێکی زۆر هیوای بە ئەوەی بوو ئەگەر لەو سلسلەی نەبی شاسوار لۆ باسی ڕۆژ ئاوا ناکەی
لۆ لە هەموو کادیرەکانی بڕوان پێ بکە چەندین کادیریان هەیە پەیوەندی بەمە کردی دەڵێ پێی ڕەشکردینەوە ئەو خیانەت نییە لۆ شایستەی ڕەخنەنی لۆ شایستەی ئەوە یعنی چییە ئێڵەوەکی مەسفوری دەبی دوو کەسی تیرۆر بکەی ئێڵەوەکی پاڤلی دوو کەسی تیرۆر بکەی و بە ملیارەها دۆلاری ئەو خەڵکەی بدزی ئەو جە بڵێن بێنکە ناکات خۆم ئیشی تو ئەوەیە دەبی ئاوار بێت قازلەیەکی زۆر باشە لە بۆ هەموو بەرپرسانەی خوار پارتی وێچێتیش کە ئەنگۆش بە دەرنین لە ڕەخنا من ئەگەر لەگەرم ئەگەر کە من ئەوە بڵێم هاوڕێیان بەڕاست شاسوار ناڵێ من ئامادە بوومە لەگەڵ یان دادنیشم شاسوار ئەمن دەجار ئاوا لێرە باسم کردیەوەتمەرە شاسوار لەگەر دیدار دەکەم تەلەفۆنیش لەو کردم دارەشی لۆم کردی لۆت کردمەوە وتت بەس سەبرم لێ بگیرە ئەوە 3 ساڵە ناوێری بکەیەوە لۆ ڕقەمت نییە دوو ڕقەمتم پەیدا کرد شاسوار بڕوا بکە لە مەکیم وەرنەگرتیە دوو ڕقەمتم پەیدا کرد یەکەشیان بە 4 سفر تەواو دەبی بۆی بزانم یەکەشیان 41 تەواو دەبی هاوڕێیان دوو هەفتەیە لۆی دەکەم هەر ناگری ڕاست ناکەی وەرە ئێستاش تەحەدات دەکەم وەرە ئەمن ڕەخنە لێ دەگرم خۆ جوێنت نادەمێ خۆ بە تەلەفۆنە ناڵێ ئەمە ئامادەین قسە بکەین دەوەرە لەگە من بکە ئەگەر ڕاست دەکەی وەرە ئەمە خۆ گفتوگۆ لەگە دەکەین وەرە کۆمەڵێک پرسیارت لێ دەکەین نە ئیهانەت دەکەین نەجوێن من پێشم باشە هاوڕێن ها شاسوار جوڵانەوەیەکی حرەکەی لیبرالی مەدەنیە وم دەزانم چێدانی دەکات تێم دەگەی لە ئاسیدنی دەوڵەتی پێم شتێکی باشە هەبیت و NRT دەستکەوتە و نەوەی نوێش خەڵک ئەوە دەکە بەس هەمانەوە نیێت ڕەخنە لێنە جییان وەکوونەوەی نییە تەقدیست دەکەن شاسوار وای گوت کورە بابەوە وەچینە شیواندا ڕاست حزبەکەی قەپاتکەی فەرمووەرە شاسوار سەدەمین جار ئەگەر ڕاز دەکەی لەسەر ئەو قسەی دەری ئەمن پێم گوتنی وەرە لەگە من بکە وەرە لەگە برادەریش کە بکە چیە لە NRT دەچی لقائی لەگە دەکەی من هەر ئەوەندە دەڵێم یعنی ئەمن مەسرور و پاڤل بێتە ئێرە برێتە من ئامادەین لقاء لەگە بکەین و بەسی بکە بە دوێرە دەچم لەگەری دادەنیش مێلکەی لێ نادەم بەڵام ناڕەزایەتی تووڕەی خۆشم لەسەر هاتنی جێژی ترکی بێدەنگە تەزویر بێدەنگ بوو و بەشدار بلۆ پرۆسەیە لەسەر موچە لەسەر حکوومەت پێکینان زۆر تووچی نەرمە ئێستا زۆر تووچی نەرمە سەیری بکەن 15 پەرلەمانتاری هەیە بەس پێم بڵێ چ دەکەن نۆی لە بەغدایە هەیە بەس پێم بڵێ چیان کردیە لە دژی تورکیا لە دژی موچە بەڕوا کە بەغەڵەت پێم مەگە شاسوار هەر نۆ پەرلەمانتارە تەنج سۆرا عومەری بەتوانانینە لۆ ڕەخنەت لێنە گیرێت وەرە بە کاچی خۆمە تو حزبەکی لە ئۆپۆزیسیۆنی حەقەتی ڕەوای خۆمانە خەڵک ڕەخنە لێ بگری ئەمە ڕەخنە لە عەبڵاپەشێوم گرتیە لە ئۆجەلانم گرتیە چی کامە حزب هەیە لە لاهورم گرتیە لە نازان چێ ئەو دەبێت لاهورە کورەوە ئەو حرەکەی زدی دەکرێت شاسوار بە ڕاشکایی بڵێم گوایە بەلا کور لاهوری چی با بەدانیشە بە جددیمان من حەقم لەوان نییە بەڕاستی من هاوریان لە خۆم بەرپرسم یەک سەرنج بدەم من لە مەکی و ڕەزەریش بەرپرسنیم لە خۆم بەرپرسم حەقم بە کەس نییەوە دەستشم نەوشتە نەبووە بەڵام من پێم وایە بەهات بە سوید ئەمنیش بمگرت بە ئەگەر نەتگوت باوەرە بە دیڕێکت بهێلکەی لێم دەدات بەڵام ئەگە بتگوت باوەرە گفتوگۆ لەگە دەکەم فعلەن گفتوگۆم لەگەرت دەکرد بەڵام ئەوە نییە بڵێ نابی لە من بدرێ وڵاتیە مەسرور هەیە پارتی هەیە ئەمە دزیمان نەکردی ئەمە گومرگمان ئەموو چەمان نەکردی زۆر بچی لە ئێستا کە ئۆپۆزیسیۆنی دەیان فەڵتەت هەیە لە ڕووی دیکتاتۆریەتی حزبی لە ڕووی بێهەڵوێستی لە ڕووی فەرزکردنی ڕای خۆت لەسەر هەموو کەیسەکدا هیچ پرەنسیبێک لە بۆ جەماوەرەکەت نمایە لە بۆ کادیرەکانی نمایە لە بۆکو گوتم کاکە هاوڕێیان بڕۆ سەیری بکەن جەیشی تورکی مەسەلەی موچە و حکوومەت کە ئەوەیەت بزان چەند زەلیلە لەو دوی مەسەلەی ڕۆژ ئاوا کاچ خۆم خەڵکە خۆتی لێت ناڕەزایەتی دەبڕێ یعنی ئەزۆ جەنابیش دەچینە و شیروان بێ دوای ئاش بەتاڵەشی بکەی ئۆپۆزیسیۆن بە زەوق خۆت بپیوی وەڵا بڵێن وەڵا ئەرێ وەڵا ڕووبەڕووی ڕەخنەت ئەوە نەک پێیان بوو لۆ شاسواری لۆ هەر هەموو کەسێک کا من مانگێک زیاترە هاوار دەکەم کەس یعنی یەکگرت و کۆمەڵ لە بەرامبەر ڕۆژ ئەوە زۆر مقەسەرن خۆ من ئەو قسانە دەکەم هاوڕێیان بڕوا بکەن خەتی ئاپۆچی
ئەوانە بەمەنادەن لەبەرەوەی هێزیان هەیە هەموو کاتیش یعنی ئەمایان ئێمال کردیە بۆ زانیاریت بەس ماسەلەکە مەبدەئی ئەمن لۆ مەبدەئی خۆم دەکەم چاوم لە پاداشت نە لە ئاپۆچیەکانە نە لە خەڵکە ئەمن ئیش لە بۆ مەبدەئی نیشتیمانی دەکەم ناتوانم نا یعنی ئەمریکا و ئەوروپا مەتحی هەسەدە دەکەن ئەمن نێم لە سەنگەریوان ڕانەوەستم لەو کێشەی گەلەکەم مووقفم نەبی هەڵوێستم نەبی چێ بنەتی چێ پێی خۆشە ئەمن لە وجدانی خۆم دەکەم دوو شاسوار ینی بەجددی تخوا عیب نییە 15 پەرلەمانتارت هەیە ئاگایان لێ نییە ڕقەمەکت دانیە 3 ساڵە ئیش ناکە هاوڕێیان بڕواکۆ حساب لەوە پەرلەمانتاری خۆشی ناکە ڕقەمەکی دایتێ لەو ماوەی پەیوەندیان پێکردیە ئەو ڕقەمە 3 ساڵە ئیش ناکە تحدا دەکەم ئەگەر سەتان و هەتی بەرپرسەکانیان ڕقەمی شاسوواریان پێبی ڕقەم بەس ئەمن هەیتم ها شاسوار دووم هەیە دووم هەیە ئیسروێ خوشکت سێم هەیە قەزم نەسەدی بەس پەرلەمانتارت نیتی ئەخرەوە چ حیزبەکە بەجددیمە بۆیە هاوڕێیان شاسوار بەدەر نییە لە ڕەخنەی بەڵام ڕاستە شاسوار مەسرور و پاڤێل نییە بەڵام ئەگەر خیانەتی کردەبی لە شوێنێک پێی برێ ستۆپ غەڵەتی کردەوی پێی برێ ئەوەت غەڵەتە یعنی ئەوە لە بۆ نووسەر و ئەدیبە جوانەکانیش دەگرتەوە لە بۆ هێزێکی وەکو پەکەکەش دەگرتەوە لە بۆ یەکگرتو و کۆمەڵ و ئەوانش دەگرتەوە کەس لە دەرەوەی ڕەخنە نییە کەسیش مقدەس نییە دەبی ئەو جیلەیە پێڕا بکە هاوڕێیان دوسێ شتی کە باس بکەم بچنە سەر ئەوە هاوڕێیان بەسەریعی خۆ زیاتر لەسەر شاسوار بوو پرۆسەی تورکیا ئەوەیە تورکیاەوە دەبینی چۆن زەلیل بووە ئەو دانیشتنەی هەرچەندە گەلک لە مێژە ها ئەو دانیشتنەی ئێستای لەسەر گفتوگۆی ئاشتی ئەوە بەیانی ساڵێک زیاترە ئەو گفتوگۆی لە پشت پەردە هەیە وە پێشترێژ 93 کرادن 2013 کرا ئەوە ئێستاکە ئەو جارە کرد بەس ئەوی وای کردی ئێستاکە بەو گەرمی و ڕێبی هەمومان کە ترسمان هەیە لە برادرانی قەندیلیش کە ئەو وەحدەی نێوان ئەو یەکێتی نێوان قەندیل ڕۆژئاوا دەمپارتی ئۆجەلان هەیە تێکدریان بردن و زۆر خەتەرە کە تورکیا گەمە لەسە ئەوە دەکا و تورکیا گەمە لەسە ئەوە دەکا و پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل لەگە کورتەیتی تێک بدا بە ناوی فۆزات ئەوە دەگەڕێتەوە سەرزیرەکاتی و ئەوەی برادرانی قەندیل کە بە هیوانی ینی فرسەتش تاریخی هاتیە ئیسرائیل و ئەمریکا باوا بڵێن ئەمریکا ئەوە دەبینن کو تورکیان دەوکوت کردیە ماندیان کردیە وەی کردیە سازش بکات وای کردیە نەتوانی هێرش بکە وا تەحەدای دەکەم ئەگە بوێری هێرش بکە و ئەگە هێرش بکە بزانە دوای هێرشەکە چ زەری بەچیرە بۆ دەبی تورکیا باش دەزانی چ کەمینە چیرۆدان درایتەوە بڕوا بکە بۆیە ئەویش دوودڵە و ڕەنگی ڕۆژە ئەحمەقایەتی چی بکە کە لۆ کورد باش دەبیتن بۆ زانیاریتەن بەس ئەمریکا و ئیسرائیل لە منتیقا چێ هەیە بتە بەربەست لە بەرامبەر خۆ بەزاڵبوونی تورکیا کە تورکیا دەیەوێت لەو معادلەیە دەوری قائیدی گەورە ببینی چێ بەتاڵی دەکاتەوە بەس کووردە بەس هەسەدەیە ئەویش بەس چێ بە پاڵپشت ینی شەڕی دەمی هەسەدە دەکەن لە ئەوەی تورکیا بچوو بکەنەوە لە بەرامبەری بەکاتن کەەوە لەو کوردیش دەبێت و قازانس بکەیت قازانس کە بۆیە هەسەدا ئێستا وەکو برادێک تازە جوانی گۆت ئەیندەی گوت ئێستا ئێران رووسیا ئەمریکا بەریتانیا ئەوروپا تێم دەگەی ئیسرائیل وڵاتە عەرەبیەکان بەشێک لە وڵاتە عەرەبیەکان هەموویان لە دوو هەسەدەنە لۆ لەبەر ئەوەی ئەو دوو هێسەیە تەحریشان و هەسەدە هەنە لە سووریا ئەو پۆزیسیۆنی سووریا هیچ نییە ینی بەوێڕ نییە چێ دەتوانیتن بەربەست لە بەرامبەر تورکیا ڕابگری کە وەکو سعودیا و مصر وەکو ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل وەکو رووسیا و ئێران بەس هەسەدەیە بۆیە وەکو کچەکی جوانە لە منتیقەی داخوازیکەری لە یەک وەختی هاتیە بەس ئەوە مانایەوە نییە غرور بیانگری ئەوە مانایەوە نییە هەڵە بکەن ئەنتەر بن نانە هەر ئەوە دابکەلەی کورت ڕقەمەکی زۆر گەورە نییە لە ناو ئەو هاوچێشە گەورەی هەیە پشتمان تێ بکەن ئەترە من نازانم تاکتیکەکان پشتپەردەکان چۆن بەس ئەمن ئەوە دەزانم شەرع دەرێ فیدرالی نییە و خۆی وەدرێ ئەحمەد شەرع دەرێ مەسەلەن ئەوە نییە دڵنیابن کورد لە منتیقەی نەک لە ڕۆژ ئاوا لە باکووریش باش دەبی لە ڕۆژ هەڵاتیش باش دەبی ئەوە پرۆژەیەکە شانسمان جارێ هەیە
معادلەی سیاسی کەی نییە دوێتە گۆڕێ سیڤەر دەبتەلۆزە ئەم شتشکەیە بەڵام ئێستا هەسەدا کورد باشترین کارتن بەدەست ئەو وڵاتانە و لە بۆ کوردیش یەکلا دەبتەوە بۆیە تەحلیل شام چ دەرێ ئەحمەد شەرع چ دەرێ مشکلە نییە ئاوڕیان یەک دوشتی خۆشی ئەحمەد شەرعتان پێ بڵێن بڕوان پێ بکەن ئەوە زانیاریە ئەمن بەس ناتوانم ئەوە بڵم خەڵکانێکەن یعنی ئەمن ئەو زانیاری خۆم نییە ینی بڵێ محەلەی لە قسەکانی من ڕاستن زانیاریە پێم دەدرێ سیقەیەک دروست بووە ئەو سیقەیە وای کردیە بڕوا بکەن تەنگمان بە پارتیوەکی هەڵچینە لۆ لەبەر ئەوی شتی خۆبەخش خەڵک بە دڵسۆزی دەداتێ لە هەموو کونج و کەلەبەرەکان کوردیش لە هەموو شوێنەکەیە داریوە بیانی شێ با هەروە ئەو لەو زیاتر تەسەوەر دەکەن ئەحمەد شەرع کە چوو لەگە ئەمریکیەکان دانیشت بوو بردوبیانە فندقەچ بڕۆ سەری هەردوو کورسەکە بکەن بەس بە کورسی و مەوقعەکە بزان ئەو شوێنەیە کە ئەحمەد شەرع پێشوازی لە خەڵک دەکەوتی باربارە لیفی دانیشتنی کردبوو بردوبیانە فندقەچ تەفتیشیان کردبوو سەعاتەکەشیان سکان کردبوو ئەوە بەرپرسم لێ باشە ئەوە بەرپرسم ئاوا بە زەلیلی لەگەری دانیشتن لۆ ئەحمەد شەرع زۆر گرنگە ئاوت بکرێت لەو ئەوەیە ئیسرائیل دژیتی ئەو بەس دەوێ ئیسرائیل هەستە بن پیلی ناوێری برێ لەل بڕوان پێ بکەن لە هوتێلەکی استقبالیان کردبوو تەفتیشیان کردبوو سەعاتەکەی دەستشی پیانە دەست کردبووە تەفتیشیان کردبوو کە لەگەری دانیشت بوو میدیای کوردی ناچی بە دوشتان هەر ئەحمەد شەرع وای گۆت وای گوت کورە بابە ئەوە هەسەدا ئەمریکا بوویتە وەکو بڕوان پێ بکەن ئەمریکا بوویتە پاسەوانی هەسەدە لە منتیقا بەڕاستە لەبەرە چێ لەبەرەوەی بە خۆیان پێیاندا هەیە جارەکەیتە باسم کرد شەڕی کەرکووک و ئاژبەتاڵی ڕیفراندۆم کە 150 ڕۆی لەگەر بەنداوی تووشین و ئەوە کاکە ئەمریکیەکان دەیان بینن لە کۆبانی چەقین لە بەرامبەر تورکیا چەقین لە ئەفرینیش چەقین ئەو 20 ئەوەندە ڕۆژە شەڕی ئەو دەوڵەتە ملهوڕیان کرد بەنمونە کردیان بەس دەرەقەتی درۆن نهاتن بەس ئێستاکە چەکی بەدیلی درۆنیان لە دروستکردنی هاوڕێیان لەلەوەی ڕاداری تورکیا دەشتێنی ئەوەی درۆنی بایقداری ئەو هاتێک و پێک دەشت چێ دەیداتێ چێ یارمەتی دەدا لە دروستکردنی ئەوە دەستکەوتی زۆر گەورەیە هاوڕێیان بەجددیمە ینی کورد ینی تورکیایەکی زەلیل کردیە بە کورد ئی باشە لۆ من نێم ئەوە باز بکەم یعنی چاوم لەوەی بیتن ئەو برادران ڕۆژ ئەوە بڵێ کورد قادر دەست خۆش کورد کاکە من لە وجدانی خۆمە دەیکەم من لە ئازادی دەکەم کە ملیۆن ساڵەوات بەردەوامە و تەواو نەبووە لێرە خەبات دۆ ئازادی دەیکەی خەبات دۆ نیشتیمانەکەم دەیکەم کە خەونە ئێستا کورد ئەو منتیقانەی بەدەستە لۆ نەمە هێزێکی ئەو بەش لۆ بچم خەبەری تەحریری شام و ئیسلامیەکان و تورکیا ئیبراز بکەمە گەورە خەبەریوان ئەوە نەکەم هەسەدە ڕقەمەکی زۆر گرنگە لە منتیقەی کوردیش ڕقەمە ئەگە یەکگرتوبی هەندێک ئەوەتر دەبی کاکەم لۆ باز نەکەم لۆ هانی خەڵک نەدەم مژدە بەخش بی یەک شتی کە شاوڕێیان بڵێمەوە یەک شتکە زۆر برادەر دەترسێدر ترامپ دێ و کوردە ترامپ تاوڕێن زارەکە تریش گوتم ئێستا شوێمەوە ئەوروپا جاشی ئەمریکایە بڕوا بکەن ینی بەو مەفهومە ئەوە نابەز ینی ناتوانانی لە ئیرادەی ئەمریکا دەربچی هەر باشتر یەک دو نمونەی سەریعتان پێ برێم ناتۆ و UN دەزانی 165 بەسەرەوە ئەمریکا دەخل دەکات پارە دەدا ئێستا UN ئەمریکا بەتەمایە ترامپ پارەی نەدا UN هەموو ئەوە هەژایە بەڕێوەبردنی پارەکە لە ناتۆ شەروایە لەبەر ئەوین دەرەقەتی نایەن کاکە ئەو اقتصادی ئەمریکایەتی ئەوانێتی بۆیە پێویستیان بە ئەمریکایە ئەمریکاش ترامپ ئەوەی کامیلە هاریسی دۆڕاند جوولەکە بوو ئەگەنە کامیلە هاریس بردوبیەوە ترامپ یا هینایە لۆبی جوولەکە لە ناو کۆنگریس وە ئیش زڵی تورکیا دەکە ترامپ لێدوانە شتە ئەوە جێیان گرت هەر شەوەکەی لێدوانیان پێدەگوتی تورکیا وڵاتەکی نادۆستە لە فاینیشال تایمز لە ناو کۆنگرس ترامپ ناتوانێت دژی جوولەکە بی لە ئەوەی ینی بەجددیمە بۆیە ترسەکە نییە ئەوەی کە باز دەکرێت ترامپ وا دەکات ترامپ کورد ترامپ 2000 ئەولی کوشتنی درا براکە ینی بێتان بکە بە سەدنەوە بۆیە ترس نییە زۆر لە ترامپیش لەژێر ئەمنی قەومی ئیسرائیلی دەرەقەت نایە ئەوە یەکلا بنچکو زۆر کەس دەترسی ئەها ترامپ دێ وا دەکە
خطري كرد أو يعني كود المانوانية متعاطفين مع إسرائيل بس الديمة بس هو كرد زور خراب أو رصد إسرائيل بي وإسرائيل بالرياضة الرقمية لو نقطة لو نقطة ترى أمش دبي بير لما صار إخو ما كان أمش غزم أري ولا غزا جورتين تاوانا برامبر إنسانية كلا بالواقع من بهواب من لدواي أو زلان العسمان ده الصورة ويك دولتنا دويرة أو يغزاش بهماشي وا شان دي زار شاف سوزي مالو در بري بس كاكا أما لبستيك كان نافسه كان دابش كرا استسلنوي نافسه دابش دكريتوا حفتا يك سال ظلم مستمع لكرا كسب پشتمان نوستا حق خو معنا بير لبرشون دي خو معم كينوا حق چ رواي خوتي خو معنا بمن نخوش تاوان دكري بس اشي امانيه بتين دجي اسرائيل بنتي ولا ظلم العرب دكات مثلا ما تركيا دي حمود الدنيا او دي كس لسرد بجواب نايه كس لپشت رانا وستي إداني خود دكي بلا معنى يعني انقزم بويا ما ترسن لو نقطة ترامبي ما ترسن لو نقطة ترامبي يك دو نقطة كجس عراق كوتاي بيدين ما وريان عراق جماعة بارقاي بارزاني والله اللي تدري أو شو اللي تدري بارتي تشخونك بوا هذا توقعات شان همو أو سقطة هاوريا من لو ما وانا دم بس بارقاي بارزاني ما كسف شغلك تحليلات يعني سقطة بقشتي بعام كم على كسيدانا مسعود يعني نتقبل سرق بارزاني وابا ببين تقديرات يعني تنغلط لسر حمور دعوة كيك لو أنا الصعرة هلو ما أنا بارزاني خميس خنزر والسنة كان ولقبنا مالي صدام لبنو تنسيقي أبو ويزاني سبيني لا عراق قدري قيس خاص علي كجا همش شو درسو درو درسو أما أودمي كبيت بيرتان قلت ما لي نادري أو ما جاي قلت ما لي نادري دوای سری سال دبیتن رنگی هتا ترام بو مرزي حشد الشعبي او يمزايتم حشد الشعبي قبول يعني بسونا حكمتش لبر اوي دقاتنا زمقكاني دولات قبول يعني ومالشي وانا سيدي مكر شكلي بالراب كان هاوري يعني مالشي صار 100 مليار دولاري صار 100 مليار دولار دزيكر ديان او اويا تومت بار حر بس بناي قانون ديهين نوا بويا من نامي بلم قيس خز علي او ماوي لتشوف كذا انقو كرجا بس بالرواب كان أنا كهرشت شاكت همو شكلي هر أوندا دتوانم بلن شكلية إيران بخوي بشتي لو أنا كرتيا بشتي لهموان كرت وديت لا حماسي كرت لا حزب الله كرت شتي لو نكرت لو عراق شر أوندا دكا رنگ بي العراق سوداني رقمه سبب بتعملم سوداني رقمه سنة كان زور وضعيان خرابة بوي أوي بارتي دالي أقل ليهم بدري دوها انتخابات أوش سوختك دادري برادر قصة شي جواني كرت كبارتي دو أو شو اللي دادري بيعور كاني أو شو اللي دادري أو وقتك قلت يعني قنصل سفارة كان العراق ممينين وشي سوريا ديتا وشي لبنان تمدقي أو وقتي بزانن ليداني نزيكا ليداني نزيكا وليدانا كان شاوريان كلي بدري سطان وهاتي حش الشعبي هم بارقا كان يتصل كردي أخوي عن الشعب ديتا يعني الرنج بلا سليماني بدري لمالي باخسكي أو مسيحية كبدري تنكا هايتي إيه بس هيك استيداني معي بالروابك يعني قصد المسدي بويا يعني موضوع كوانية كأودبي بس بارتي لو خونا دعبو خريش خميس خنزر وشيخ عروي زان سبني عراق در الخيو أو عندسنوا نخير بوشي ونيا وأجر هي حكمة عراق سوداني دعني زور بكري واستاج يارمتي ددري ها وأجر بتواني برو بالي حشد بهرنا وعشي بكاتن لينادري وإيران شغلك هي لو تاكسازي ها وده بينن أوي كرة لسر واتساب وانا هل قرت هندي برنامج شتي دانا بو أي رقيب موادة تاكسازي لنمان خوي عندك يعني أوشتانا همو لقوريت كو إيرانيش لزيادي بروخي عمالية عند تاكسازي بكاتن أقل مسألة سلكة أتومية كي أوكا بحال أوشتانا زور هي لقوري هاوري عن دنيا سياسات أوي الرجانة وساعات دقوري هاد بنمونا يعني مثلا ترامب هذا الصح حكم هم هاد الشيء سياسي قورة هم يقورة لا سعر لا بالدخل لا سهم لا معادلة سياسي بنمونا كاكا أولنية بلي هاي قصدك أدري من وعدك يمكن والله كذا زاني رنگ بيا أو قصاني أمن كردم هموي يكسعك هموي صفر بتوع عندنا محللية وأخوي بشان ده زور أوي كل بابا تحليلي سياسي هيت جرانتينيا بس خطي قشتي هي إسرائيل وأمريكا أو منطقة دقورن أوروبا لقريانا بتايبتي بريطانيا وفرنسا دي قورن كرتا إسا وضعي باشا
لە هەموو بەشەکان مەسعود بارزانانی کەسێکی ڕاڕایە هەر دەمێ لەسەر پەتێک یاری دەکە و ڕەنگی ڕۆژێک ئەوەی بی و ئەوان یەک جملەی کۆتاییتان پێ بڵێم هاوڕێیان بەر لەوەی بۆ دەن مەسعود حسەی ئەسەدی نابی کە خەون پێ دەبینی لەبەر ئەوێ مەسعود سەر بە تورکیایە لەو هاوچەشە نوێی سیاسیش مەسعود ئەو بەشە شێرەی نادەنێ لەبەر ئەوی لەگە تورکیا ئەولاش زۆر دەکاتن بۆیە حسەی شێری نادرێت بێتان بکە حسەی باشووریش دەدرێتە مەزلوم کۆبانی من هەر ئەوەندە دەڵێ دەدرێتە کۆبانی بەس مەسعود ئەگە چاوی لەوەی بی احتیمامەکی زۆر پارتی ئەوی پێ بدرێ مەسعود باش دەیدناسن پیاوی تورکیایە ینی ئەوەی زۆرە لەو هاوچەشە نوێی سیاسی پارتیش ئەوەیە هاوڕێیان سوپاسان دەکەم بۆ ئەو کاتێ لەگەڵ منتان سەرف کرد و دووبارە هەموو هاوڕیانی هاتن ساڵی نوێتان پیرۆز بێت ساڵەشی جوانە بە هیوان ساڵەشی خۆش بێنە سەر دوور لە کێشەبی و دەبی خەڵک ئێمە هان بدەین هەم فێرە ڕەخنە بگن بەس ڕەخنەی جوێندان نا هاوڕێیان من لەگەڵ ئەوەدا من بەڕاستی تیمەکەیە لە ناو میدیای کوردی لە سوسیال میدیا جوێن بەدایک خوشک ئاستەچی نزم کاچ خۆم یعنی پارتی دەعەم دەکە شاسوار دەعەم دەکە و خەڵکەکەی خۆی پێ سەر بە خۆیەوا دەکە ئەوە زمانێکی زۆر خەتەرە زۆر منە قسە دەکەم مەسەلەن ئێستا 435 کەسەیە کاکە ئەنوا ئەشکاڵ هەیە من لە دەرێ تووشیان دەبم ژنە بە تەمەنا بڕوا بکەن مهندسە کەسی بە سیاسیە کاکە دەبی ئینسان زمانی ئەوە بی دوومی تۆ دەچی جوان فرێدەینە ناو خەڵک بەڕەخنە و ئەمە خۆڵمان پێ ڕەخنەگری دەسەڵاتە دەبین و مۆزەزەشی زۆر جوانتر لە پیاوەکانی دەسەڵات بین پارتی وەدەکا بەس نابی ئەمە بکەن بۆیە کەس تەقدیس نابی بکرێ هەموو کەس قابلی ڕەخنەیە کە غەڵەتشی کرد ئەرێ وەڵا لێشی بەهێلکەشی لێ بدرێت یعنی ئەوەمانەوە نییە بڵێ ئەوە و ئەمانەی کە من یەک جملەی کۆتایی بڵێم ئەو یەک نووسینەکەم دی دەڕێ وەڵای تەلەفۆنی بێزار کراوەوانە هێلکە دەدەن کاچ خۆم چ دەکەن وەرە پێم برێ ئەو هەموو مسەقەف و سیاسی محەللەی دانیشتنەوە هەیە دەش و سیاسی کردیە پارەیان دەدەنێنە پارەیان دەدەنێ هەر دەمێنە سەپەتە چی یاری دەکەن ئەوە و عادل باخەوانە و نوکتتان نۆ بژێرمەوە هاوڕێیان برادرێک دەجێراوە دەیگوت کە پارەی نادرێتە درێوەزئی هەرێم زۆر خراپە کە پارەی دەدرێت درێوەزە باش سۆربەی ئەو سەرانەوان دێن ڕەخنە دەگرن کاچ خۆمەر ئەتۆوە پۆسیۆنی نمونزەدەشتی باشتر پیشامدا وەرە لە هێلکەی باشتر پیشام بکە وەرە لە تەلەفۆنی باشتر بکە وەرە ناڕەزایەتێکی جوانی مەدەنی بکە لە دروشمدان حیزانەتر هەیە بیکەی لە نەسیحەتدان ئەوەتر هەیە ماڵی ئەو پەکەکەیە جوانترین شتیان ئەوەیە جێ لە یەک ڕۆشنبیری کورد ناگرن بڕوا بکە گیان لێ ڕابگرن یەک عەرەکەیان پێ ناکرێت سەدان غەڵەت دەکەن بەس باشتر لەوەی جێ لەو ڕۆشنبیری یەک بەو لایدایەدە یەک بەو لایدایەدە یەک بەو لایدایەدە ماڵی کوردی ئەوی وێران کردی ڕۆشنبیری کوردەکە هیچی پێ ناکرێ و ڕەخنە لە هەموو شتە چش دەگری کاتەچی خۆش سوپاس بۆ ژێر لێ ڕاگرتنتان